باز لەواکەین و هەمیشە باسیشمان لەوە کردووە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێواچێت و با کەرکووکیشەوە بە هەمان شێوە ئێمە هەڕۆژە و ساخ و گفتوگۆ لەگەڵ کاندیدێکاکەین بۆ ئەوی کە پەیامەکان یاخود ئامانجەکانی خۆیان باس بکەن بۆ ئەمڕۆ. سۆما جا یەکێک لەو پرسە ینی گرنگانی کە بوونیان هەیە گەڕانەوەی ئاوارەکانی شنگا لە بۆ زێدی خۆیان و باشترکردنی ڕەوشی ژیانیان گوزەرانیان و ئەو کاریگەریانی کە تا ئێستش بۆ کاری ئەو نەهامەتی بە سەریان هاوکە لە سەریان بردوامە و هەوڵ دەدرێت ئەو کاریگەریانە تا ڕادێک لە سەریان کەم بکرێتەوە. جا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە شێوەیەکی گشتی لە تەواوی ناوچەکان و بە تایبەتیشە و ناوچانی کە کێشە لەسەرە هەڵبژاردنێکی چارەنووساز و یەکلاکەرەوە دەبێت و کاندیدانیش ئەو بە تایبەتر ئەو کاندیدانی کە هەوڵی چارەسەرکردنی ئەو گرفتە دەدەن لە ڕێگەی ئەو هاوپەیمانێتی یاخود ئەو لیستەی کە هەیەە کار دەکەن بۆ ئەم بابەتە. دیارێکێتی نیشتمانی کوردستانیش و لە بەشێکی زۆر لە ناوچەکان بە تایبەتی کەرکووک و بەشێک ناوچەکانی دیکە هەوڵی چارەسەرکردنی تاوی ئەو گرفتە دەدات لە ڕێگەی ئەو لیست و هاوپەیمانێتیانی کە بوونیان هەیە. بەڵام هیرەبان بۆ ئەمە بەستەش زۆر بەڕێز دێرین فایز ئیبراهیممان لەگەڵا بێت کە بەڕێزیان کاندیدی لیستی 142 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە و لە بەشێکی ڕاستەوخۆ لا کەرکووکەوە لەگەڵمانە بێت و گفتوگۆی ئەم بابەتی لەگەڵاکەین. سڵاو لەبێت بەیانیت باش سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڵێ با بزانین لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە سەرەتاتانەوە چی بکەن و ئامانجتان چییە بۆ شێوەیەکی گشتی پلانەکانی بەڕێستان چییە؟ ئەگەر گوێبیستی ئەمەیت دەمانێت ئەوە بپرسین سەرەتا بە بزانین لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە توانێت چی بکەن و ئامانجەکانتان چیە بە شێوەیەکی گشتی یاخود ئەو پلانانەی کە هەتانە چییە؟ بەڵێ سۆما دیارە بەڕێز تێرین فایس لە ئێستادا ڕەنگە گوێبیستی دەنگی ئێمە نەبێت بە شێوەیەکی گشتی و بابەتەی کە دەمانەوێت قسە و گفتوگۆی لەسەر بەڵێ پرسیارەکە ڕاستەکە باشە کاک دێرین ئەگەر لە ئێستا گوێبیستی ئێمەیت دەمەوێت ئەومان پێ بڵیت لە ڕێگەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئێوە ئەتانەوێت چی بکەن ئامانجتان چیە خو بە شێوەیەکی گشتی و پلانانی کە هەتانە چۆن و چییە؟ کاک دێرین گوێبیستی دەنگی ئێمەی ئێستا جۆم لێتە بەڵێ بفەرموو پرسیارەکەمان ئاراستە کردی تایبەت بە و کار و پلانانەی کە بەڕێستان هەتانە جۆم لە پرسیارەکەت نەبوو جۆم لە پرسیارەکەت نەبوو باشە پرسیارەکە هەڵبەتە دووبارە دەکەینەوە بۆ بەڕێستان دەمانەوێت ئەوە بزانین بە شێوەیەکی گشتی کار و پلانی هاوپەیمانێتیەکەتان بۆ کەرکووک چی دەبێت و چۆن هەوڵ دەدەن لە ڕێگەی ئەم هاوپەیمانێتیە کەرکووک هێز و ئیرادەمانە خزمەتی زیاتری کەرکووک و کەرکووکیەکان بکەن. مەلافایز چیمەنی کاندیدی ژمارە حوتم لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەنسبەت کار و بەرنامەی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ داهاتووی شاری کەرکووک مەبەستمانە ئێمە لەم کاتی بە گەشەی هەڵبژاردنەیە دەنگمان بگاتە زۆرترین کەس لە هاوڵاتیانی شاری کەرکووک بۆ ئەوەی پێیان بڵێن کە بەشداری بکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکە مەبەستی سەرەکی ئێمە بەدەستێنانی زۆرترین کورسیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی بتوانین ئیدارەیەکی نوێ لەم شارەیە دروست بکەین بتوانین ئەو حکومەی کە بە ناڕەوا لەم شارەیە بە کەیفی خۆیان مەسلەی تەعینات بە ئارەزومەندانە تەوزیع و تەخشان و پەخشانەکەن مەسلەی خزمەتگوزاری بە ئارەزومەندانە لەم شارەیە ناوچەیەک زۆری بۆ نێرن و ناوسەیەک بێبەشەکەن بگۆڕین ئیدارەیەکی سربەخۆ و ئیدارەیەکی خزمەتگوزار لەم شارەی خۆمانەدا بمەزرێنین. زۆر باشە کە دێرین وەکەزانین کە دوێنێ مەراسیمێکی تایبەت ئەنجام درا بۆ ناساندنی کاندیدەکانی هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەتوانین بڵێن کە ئەم مەراسیمە چۆنە بینی یاخۆت وتارێکی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیش لەلایەن ئاسۆمامەند سەرۆکی هاوپەیمانێتیەکەەوە خوێندرایەوە کە باسی لەوە کرد کە خۆسەپێنی قبول ناکەنەوە و کەرکووکیەکان دەبێت خۆیان ئامانجەکان یاخۆت چارەنووسی خۆیان دیاری بکەن تۆ چۆن لەمە ئاڕوانیت؟
بەڵێ سڵاو لە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان، سڵاو لەو جۆش و خڕۆشەی کە دوێنێ نواندیان، سڵاو لە جەنابی سەرۆک بۆ ئەو پەیامە پڕمانایی کە ناردبووی بۆمان. بەدڵنیاییەوە ئێمە وەکو خەڵکی کەرکووک بە هیچ شێوەیەک حکمی خۆسەپێن لە هیچ کەسێک قبول ناکەین. ئێمە کەرکووک حکمی خۆسەپێنمان لە سەردەمی نظامی بەعسا قبول نەکردەوە، ئێستش قبوڵی ناکەین. بۆیە بەو جۆش و خڕۆشەشەوە دوێنێکە هەمومان ئامادە بووین لە ئیڤێنتی ناساندنی کاندیدەکانە تاوەکو دووپاتی بکەینەوە کە ئێمە خاوەنی ئەم شارەین، خاوەنی ئیرادەین، هێزمان هەیە لە هەڵبژاردنەکانی ئیشەڵڵا دووپاتی ئەەکەینەوە ئەی سلمێنین کە ئێمە خاوەنی ئەم شارە و خاوەنی هێزی ئەم شارە ئەبین. باشە کاکتێرین هەڵبەتا وەک دەزانین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ بەشێک لە ناوچەکان و بە تایبەتر بۆ کەرکووک هەڵبژاردنێکی چارە نووسازە. هەڵبەتا یەکێتی لە مێژە خزمەتی کەرکووک و کەرکووکیەکانی کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو ڕووداوە سیاسیانی کە بەسەر کەرکووکدا هاتووە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئینتیمای خەڵکی کاڵ کردبێتەوە بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردن بکات. چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکەن و سپۆرتی هاوڵاتیان خودهانی هاوڵاتیان دەدەن کە بەشداری هەڵبژاردنەکان بکەن؟ بەڵێ وەڵا خۆک و فەرمووت جەنابێت ئەم هەڵبژاردنێکی زۆر چارە نووسازە، بەڵام بەداخەوە پێم خۆشە لێرە باسی کەم کە لە هەندێک شوێن لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا تێکەڵاو کراوە. ئێمە کە ئەچینە ناو خەڵکەکەی خۆمانەوە هەندێک کەس پێمانەڵێ ئێمە زۆر دەنگماندا مەبەستیان ئەوە بوو کە پێشتر دەنگیانداوە بۆی ئیدارێکی تازە بۆ کەرکووک دروستکرێ، بۆی محافزێکی تازە دانرێ، بەڵام بۆ ڕووی نەداوە. ئێمە مانەوێت لێرە ڕوونی بکەینەوە کە ئێمە لە ساڵی 2005ەوە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگان نەکراوە. تاوەکو 2019 ئێمە ئەنجومەنی پارێزگامان هەبوو لە 2019 تاوەکو ئێستا شاری کەرکووک بە فەراغێکی یاساییە تێئەپەڕێ. دەسەڵاتی چاودێری و یاسادانان لەم شارەیە نەماوە. ئەمە ژوای کردووە کە دەسەڵاتی جێبەجێکردن بە ئارەزووی خۆی ئەوەی کە پێی خۆش بێ ئەنجامی بدا لەم شارەیە. بۆیە ئێمە داواکاری لە خەڵکەکەی خۆمانەکەین و دڵنیاشیانەکەینەوە هەڵبژاردننی ئەم جارە بەشداریکردنی کارایی خەڵکی خۆمان ئەم جارە ئەبێتە هۆی دروستکردنی گۆڕانکاریەکی ڕیشەیی لە ئیدارەی شاری کەرکووک و حکوومەتی ناوخۆیی شاری کەرکووکە. دڵنیایانەکەینەوە کە بەشداریکردنیان و دەنگدانیان نابێتە هۆی کاری ئەوەی کە جارێکی تربیە هیوا بن. ئینشەڵڵا ئێمە هیوا ئەچێنینەوە لە دڵی کەرکووکیەکانە. ئێمە وا ئەکەین کە شاری کەرکووک خۆمان حکمی بکەین، ڕۆڵەیەکی خۆمان لە شارەکەی خۆمانە دەسەڵات بەڕێوە بەرێت و دووبارە هیوا و خەندە بگەڕینەوە بەسەر ڕۆڵەکانی میلەتەکەمان لەم شارە. باشە کاک دەیرین وەک میهرەبانی هاوکاریشم ئاماژە پێکرد کە لە ئێستا خەڵکی ناوچەی کەرکووک و هەروە دەوروبەری کەرکووکیش بە هەمان شێوە نیگەرانن، بەڵام ئەتوانین بڵین کە چۆن لە هاوپەیمانێتیەکەی ئێوە ئەڕوانن ئەوەنەی گفتوگۆ یاخو کۆنتاکتان هەبوو بێت لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵ خەڵکە و باستان لە هاوپەیمانێتیەکەتان کردبێت، ئەوان کاردانەوەیان چۆن بۆەوە چۆن لە هاوپەیمانێتیەکەتان ئەڕوانن و بە هەمان شێوە چۆن دڵنیایی ئەویان پێدەن ئەو بەڵێنانی کە لە ئێستا پێتان یاون لە دوای هەڵبژاردننیش بە هەمان شێوا بێت. بەڵێ وەڵا هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەمڕۆ لە ناو شاری کەرکووکە سوپاس بۆخوا جوابدانەیەکی زۆر باشی هەیە لەلایەن خەڵکەوە، چونکە هاوپەیمانێکی ئێمە پێکاتەیەکی چڕوپڕی هاوڵاتیانی شاری کەرکووکە، خەڵکی لە هەموو جۆرە خانەوادە و بنەماڵە و اختصاساتەکانی تێدایە، بنەماڵی شەیدی تێدایە، خەڵکی خاوەن ئەزمموی تێدایە، خەڵکی خاوەن شەهادەی زۆر باشی تێدایە. سوپاس بۆخوا هاوپەیمانێتیەکی بەهێزە، خەڵکی کەرکووکش هیوایە لەسەر هەڵچنیوە. ئێمەش بەڵێنی خۆمان دووپاتەکەینەوە کە خاوەنی قسەی خۆمانە بین، بەڵام دەبێت خەڵکی ئێمە لەم کاتەیە متمانەی خۆیان بە ئێمە ببەخشن بۆ ئەوەی بچینە ئەنجومەن بە ژمارەیەکی باشەوە، ژمارەیەکی باش و بەرچاوی کورسیمان هەبێ بۆ ئەوەی بتوانین لەناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە دەنگمان دلێر بێ، بتوانین ئەو بەرنامەی کە دامان ناوە بیکەینە بتوانین جێبەجێ بکەین، بتوانین ئیشێک بکەین کە لە خزمەتی شارەکەی خۆماندا بێ. بەڵێ باشە کاک دەرین وەکە زانین کە لە ئێستا ژمارێکی زۆر گەنجی بێکارمان هەیە و ئەتوانین بڵین بەشێکیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. کارتان لەسەر ئەمە کردووە کە هەلی کاری گونجاو بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان یاخود ئەو کەسانی کە باماشەوە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی ژنین هەلی کاری گونجایان بۆ دابین بکەن؟ بەدڵنیاییەوە خۆی وەکو لە ڕابردووە بینیمان لە کاتی
هاتنی بەشە تەعیناتی شاری کەرکووکە لە نەبوونی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بووە هۆکارێک بۆ ئەوەی ئەو بەشە تەعیناتە بە شێوازێکی ناڕێک و پێک و نەعەدالەتیانە دابەش بکرێ و پێکهاتەی کوردی زۆر بە شێوەیەکی بەرچاو لێ بێبەش کرابوو. ئەمە لەلایەکی تر ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کەرکووکی هێز و ئیرادەمانە دەبێت لە داهاتووە هەوڵمان بوو ئەوەیە کە لایەنی کەتی تایبەت باشتر بکەین وا بکەین کە مەسلەی قەرزی بچووک دووبارە بێنینەوە مەیدانەکە، مەسلەی زەمان اجتیماعی بۆ گەنجەکانمان کاراتر بکەین، وا بکەین کە سندوق تەنمیە لە میزانی حکوومەتی عێراق ئەم 3 ساڵە سندوق تەنمیە گرنگێکی باش پێدراوە، میزانێکی زۆر بەرچاوی بۆ تەرخان کراوە، ئێمە بتوانین ڕێژەیەکی باش لە ئەو پارەی لە سندوق تەنمیە و سندوقی گەشە پێدانی حکوومەتی عێراقی دانراوە بتوانین ڕێژێکی بەرچاو لەو پارەی کە دانراوە بێنین بۆ شارەکەی خۆمان، چونکە ئەم یاسایەکی زۆر باشە بۆ گرنگیدان بە کردی تایبەت، کۆمەڵی ئاسانکاری تازە هاتۆتە پێشەوە بۆ دەستگیرۆیکردنی کەرتی تایبەت، وا بکەین گەنجەکانمان لە کاری و کەرتی تایبەتە کە ئیشەکەن هەست بە دڵنیایی بکەن. ئەوە مەبەست و ئامانجی ئێمەیە، ئیشەڵا لە داهاتووە کاری لەسەرەکەی. باشە کاک دێرین هەڵبەتە ئەوەی کە ڕوونە بە هەندێک هۆکار مافی کەرکووکیەکان مافی کوردانی کەرکووک پێشێلکراوە، جا هەر لە جوتیاران بێ یا خوێندکارانیان بێت لە ناوەندەکانی خوێندگرفتیان بۆ دروست بێەوە هەوکات مامۆستایان و چەند چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی بە کاسبکارانی شۆکە لە بازارەکان بەڕاستی گرفت بۆ بژێوی ژیانیان دروست دەبێت. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چۆن چارەسەرێکی یەکجارەکی ئەم پرسانە دەکات تایبەت بە مافی کەرکووکیەکان لە کەرکووک؟ بەڵێ وڵا ڕوونە کە ئەو کێشانە دروست دەکرێت بۆ شاری کەرکووک، بەڵام من لە قسەکانی پێشووتریش ماوتم ئیمڕۆکە لە شاری کەرکووک دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتێکی بێچاودێرە بە ئارەزووی خۆی مامەڵە ئەکا بە مەزاجیانەق بڕیاردەرەکە. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە داهاتووە ئیشەڵا پێمان وایە ئەم حکوومەتە ئێستا مانگێکی ماوە ئەم ئیشانە دووبارە نابێتەوە. ئێمە ناڵین تەنها لە ڕێگەی ئەنجومەن وەزارەتەکەین، بەڵام ئێمە ئەڵێن خۆمان ئیدارەیەکی تازە دروست دەکەین، ئیدارەیەکش کە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرابێ، نەک تەنها غەدر لە خەڵک ناکا، بەڵام بەڵکو هەوڵی تەواو ئەدا کە مافی هەموو نەتەوەکان بەبێ جیاوازی بەرجەستە بکە و هەوڵی سڕینەوەی نەعەدالەتیە دەین، هەوڵی سڕینەوەی پاشماوەکانی بەحسە دین لە شارەکەمانە، هەوڵی ئەوادین کە کوردستانی بوونی شارەکەمان بسەلمێنی، هەوڵی ئەوادین کە زۆرترین خزمەتگوزاری بگەێنینە زۆرترین کوچە و کۆڵانی ئەم شارەی خۆمان. بە دڵنیاییەوە ئەوەی ئیمڕۆ کە ڕووەدا لەم شارەیە نەبوونی ئەنجومەنێکی بەهێزە، نەبوونی کووردە لە جومگەکانی حکومڕانیە لەم شارە، بۆیە ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە ئەم بارودۆخەنە هەموارە تەنها یەک مانگی ماوە لە دوای 12 ئێمە لەم شارەیە ئاهەنگی سەرکەوت ڕاگەێنین، دوا بەدوای ئەوەش هەوڵەکانی خۆمان چڕەکەینەوە بۆ دروستکردنی حکوومەتێکی مەحەلی بەهێز و حکوومەتێکی محەلی عەدالەت کەوا بکەین ماف و شایستەکانی هەموو پێکهاتەکانی کەرکووکی تێدا بەرجەستە بکرێ و لە سەروی هەمووشیانەوە مافی خوراوی گەلی کورد بگەڕێنینەوە، ماف بگەڕێنینەوە بۆ خاوەن ماف. بەڕێست دێرین فایز ئیبراهیم کاندیدی لیستی 142 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە، سواز بەوەی کەم بەیانێ لەگەڵمانە بوویت و سواز بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئامادەبوونت.